بارزانی دەڵێت هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی حکوومەت و پەرلەمان لەسەر بنەمایەکی نوێ دەست بەکار بکەنەوە و سێ پێشنیازیشی بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم ڕاگەیان. بە پێی زانیاریەکانی NRT وەزیری کارەبا دەست لە کار دەکێشێتەوە و یەکگرتووی ئیسلامیش ڕایگەیان لە چەند ڕۆژی داهاتوودا بڕیاری لەسەر دەدەن. وەزیری دەرەوەی عراق دەڵێت ئەگەر تورکیا هێزەکەی لە باشیک نەکێشێنێتەوە ئەوە پەنا بۆ بەکارهێنانی هێزی سەربازی دەبن. This is NRT News. ڕاستەوخۆ دەچینە دوبەی بۆ گواستنەوەی مەراسیمی بەڕێکردنی ساڵی 2015 و گواستنەوەی بۆ 2016. ئەو وێنەی کە ئێستا ڕاستەوخۆ دەیبینن ئەوە دوبەیە کە خەڵک لەوێ کۆبوونەتەوانێ و ئەوەی بە دیاریکراویش کە ئێستا دیارە لە وێنەکەداوە بورجی خەلیفەیە کە هەمیشە لە سەری ساڵدا ساڵانە دەڕازێنرێتەوە بە یاری ئاگرین بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ. पाकिस्तान में नए साल का शायान शान इस्तकबाल बहरिया टाउन लाहौर और कराची में आतिशबाजी मौसीकी की महफिलों का एहतमाम मुल्क के मुख्तलिफ इलाकों में भी आतिश بارزانی ڕاگەیان هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی گرفتەکانی هەرێم چارەسەر بکرێن و حکوومەت و پەرلەمان لەسەر بنەمایەکی نوێ دەست بەکار بکەنەوە. سێ پێشنیازیشی بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم ڕاگەیان. مەسعود بارزانی کە لە 19 ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە پەیامێکی بە بۆنی ساڵی نوێ و بڵاو کردەوتەوە و تیایدا بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێم سێ پێشنیازی خستۆتە بەردەم لایەنە سیاسیەکان و داوای کردووە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم کۆ ببنەوە و کۆتایی بەو بابەتە بهێنن. حتا ئەم پشتە خۆ قایم نەکەین، حتا ئەم ڕێکت خوبە نەکەین. دوای تێپەڕبوونی زیاتر لە 133 ڕۆژ بەسەر تەواوبوونی ماوەی سەرۆکایەتەکەیدا بارزانی پەیامێکی بڵاو کردەوە تێیدا داوای لەلایەنەکان کردووە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم کۆ ببنەوە کۆتایی بەو بابەتە بهێنن. مەسعود بارزانی کە لە 19 ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە پەیامێکی بەبوونی ساڵی نوێ بڵاو کردوتەوە تێیدا ئاماژەی بۆ کردووە هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی گرفتەکانی هەرێم چارەسەر بکرێن و حکوومەت و پەرلەمان لەسەر بنەمایەکی نوێ دەست بەکار بکەنەوە. بارزانی لە پەیامەکەیدا دوو پێشنیازی بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم خستووەتە ڕوو. بارزانی پێشنیازی کردووە لایەنە سیاسەکانی هەرێم بڕیار لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆک بدەن یان لەسەر دەستنیشانکردنی کەسێک ڕێ بکەون کە هەتا هەڵبژاردنەکانی ساڵی 2017 ئەرکی سەرۆکایەتیکردنی هەرێم بگرێتە ئەستۆ ئەویش بە هەموو توانایەکەوە پاڵپشتی لێ دەکات. بارزانی پێشنیازی کردووە ئەگەر لایەنەکان لەسەر هیچ کەسێک ڕێک نەگەوتن ئەوە بڕیار لەسەرەوە بدەن تا هەڵبژاردنەکانی 2017 بارودۆخەکە بەو شێوەی ئێستا بمێنێتەوە و ئەویش لەبەر شەڕ و ئەو دۆخە تایبەتی کا کوردستان پیایدا تێپەڕ دەبێت. بارزانی ئاماژەی بەوەش کردووە دەبێت کۆتایی با ئیستیغلالکردنی بابەتی سەرۆکایەتی هەرێم بهێنرێت و چیتر بۆ ماندووکردنی خەڵک و خوڵتەرکردنی کێشەکان بەکار نێهێنرێت. ڕاشی گەیاندووە لە پێناو چارەسەرکردنی ئەو گرفتانەی لا پرۆسەی سیاسی هەرێمدا هاتوونەتە پێش لە دەستپێکی ساڵی نوێدا لەگەڵ حزبەکانی بەشدار لە حکوومەت و پەرلەماندا کۆ دەبێتەوە و
لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستاندا هەموو هەوڵێک دەدا بۆی گرفتەکان نەمێن و کەم و کوڕیەکان و کێشەکان دووبارە نەبنەوە. بارزانی لە 16 ئابی 2015دا و 3 ڕۆژ بەر لە تەوابوونی ماوەی سەرۆکایەتیەکەی بەیامێکی شەزوشەیی بڵاو کردەوە و تێیدا داوای کردبوو لە هەنەسیاسەکانی هەرێم کۆ ببنەوە و هاچی بە باشی بزانن بۆ بەرژەوەندی هەرێم و کۆتاییێنان بە قەیرانەکە بڕیاری لەسەر بدەن بۆ ئەوەی جێبەجێ بکرێ. بەڵام دوای ئەنجامدانی نۆ کۆبوونەوە لە هەنەسیاسەکانی هەرێم نەگەیشتنە سازان و تا ئێستاش برسەکە باڵپە سێراوی ماوەتەوە. بەرهەم ساڵح NRT. سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیان قەیرانە سیاسەکانی هەرێم لە ئەم ساڵدا بە تایبەتی قەیرانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیان تا لێواری شەڕی ناوخۆ بردو بۆ هۆکاری پەکخستنی پەرلەمان و پرۆسەی سیاسی. لە پەیامێکدا کە بە بۆنەی هاتنی ساڵی نوێەوە بڵاوی کردەوە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیان کە پێویستە ڕاشکاوانەدان بەو ڕاستیەدا بنێن ساڵی 2015 ساڵی دەرکەوتنی لاوازیەکانی سیستمی حکومڕانی و پرۆسی دیموکراتی و ساڵی لاوازی و شکستە ئابوورەکانی هەرێمی کوردستان بوو. لە بەشێکی تری پەیامەکەیدا یوسف محەممەد ئاماژەی بەوە کردووە دەبێت ململانەی نێوان هێزە سیاسەکان بە شێوەیەکی ئاشتیانە و ڕێزگرتن بێت لە جیاوازیەکان و لە چوارچێوەی دامەزراوە شەرعەکاندا بێت. سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕاشی گەیاندووە ئێستا بەهۆی گۆڕانکاری ناوچەکە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بۆتە سیمبۆلی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و تونند و تیژی و ڕۆژاوای کوردستانی شاوشێوەی باشوور بۆتە خاوەندە سەڵاتێکی خۆماڵی. بەڵێ بەڕێزان بۆ زانینی زانیاریەکان یاخود گواستنەوەی بەڕێوەچوونی مەراسیم بۆ بەخێرهێنانی ساڵی نوێ بۆ چوونە نێو ساڵی 2016 من دەچمە لای پەیامێرانی NRT ژاڵە محەممەد لە سلێمانی هەروەها ڕۆکان لە کەرکووک وریا حەمەکەریم لە هەڵەبجا هەنگاو محەممەد لە ڕانیە مەریوان حەسەن لە کەلار ئومێد محەممەد لە بەغدا. سەرەتا دەچمە لای ژاڵە سلااوت لێبێ لە سلێمانی چی دەگوزەرێ لە ئێستادا. پێشووتر من لە گەشتی کاتژمێر هەشتا پێکەوە بووین باست لەوە کرد کە لەگەڵ ئەوەی هیچ مەراسیمێک نییە بە فەرمی بەڵام هاوڵاتیان لەسەر جادە بوون و خۆشحاڵی خۆیان دەردەبڕی بە بۆنەی هاتنی ساڵی نوێوە. بەڵێ کارزان سڵاو بۆ تۆ بینەرانی NRTیش وەک تۆش ئاماژەت پێکرد کە هیچ چالاکیەک بە فەرمی ڕانەگەیەنداوە لە شاری سلێمانیا لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانە بەڵام لەگەڵەوەشا خەڵک تا کۆم ساتە کاتژمێریان قسەیە بەردەوامن لە دەربڕینی شادی و خۆشی خۆیان لە شەقامی سالم هەرچەندە بەهۆی ئەوە کە لێزمەیەکی بارانی شەب بەڵام لە ئێستا تا ئاستێک بارانەکە کەم بۆتەوە سەرمایەکی سارد وشک حاکمە لە شەقامی سالمە بەڵام لەگەڵەوەدا دیسان هەر خەڵک لێرن بەڵام بەراورد بە کاتژمێر 8 بۆ 9 خەڵک کەم بۆتەوە ئێستاوە پێدەچێ وردە وردە بەرەو ماڵەکانی خۆیان بڕۆن هەرچەندە وەک ئاماژەم پێکرد کە ئێستا بارانبارین کەم بۆتەوە. کارزانەمێ ئاماژەیەکیش بە چالاکی هێزەکانی پۆلیس و ئاسایش و هەروەها چالاکی مەدەنی و بەرگری شارستانی و هەروەها پۆلیسی فریاکەوتن بکەم کە بە بەردەوامی لە شەقامی سالم ئامادە باشیان هەیەوە تا ئاستێکی باش توانیانە کۆنتترۆلی شەقامەکە بکەن بۆ هیچ ڕووداوێکی لە ناکاو ڕوونەدا و ئاماژەیەکیش بە چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی هاتچۆ کە بەردەوام لە ئێستا لێرن و ڕێگری لە هاتوچۆی ئۆتۆمبیلی هاوڵاتیان کراوە هەر لە دوێنێشەوە بۆی هیچ حاڵەتێکی لە ناکاو لە شاری سلێمانی بەتایبەت لە شەقامی سالمە ڕوونەدا. باشە ژاڵە لەگەڵم بمێنەرەوانێ من دەگەڕێمە وڵات بەڵێ ئێستا ڕاستەوخۆ دەچینە دوبەی بۆ گواستنەوەی مەراسیمەکانی ساڵی نوێ.
بەڵە بەڕێزانەوەی کە بینیتان شاری دووبەی بوو کە هەمیشە لە پێشبڕکێ لەگەڵ شارە گەورەکاندا بۆ سازکردنی مەراسیمی گەورە بۆ لە یادەکانی ساڵی نوێدا بەهەرحاڵ ئێمە بەردەوام دەبین لە ڕووماڵکردن دەچمە لای ڕۆکانجاف پەیامنێرمان لە کەرکۆک ڕۆکان سلااوت لەبێ لا گەشتەکانی پێشووتردا ئاماژەت بۆ کرد کە هیچ مەراسیمێک بەڕێوە ناچێت دەمەوێت ئێستا بزانم هاوڵاتیان بۆ خۆیان هاتوونەتە دەرەوە بۆ بەڕێکردنی کۆتا شەوی 2015 بەڵێ کارسان سڵاوە دیارە وەکو ئیداری کەرکووکەوەی ڕاگەاندووە ئیداری کەرکووک لایەنی پەیوەندیدار ئیداری شارەکە بەڕسمی یاخود بە فەرمی هیچ ئاهەنگێک یاخود هیچ مەراسیمێکی ئەنجام نەداوە و هیچ ئامادەکارێکیشی نەکرده بوو بەڵام ئەوەی کە هەیە لە شەقامی ڕێگەی بەغداد لە مۆڵەکان هاوڵاتیانی عەرەب و دروکمان بە زۆری هەرچی هاوڵاتیانی نەتەوەی کووردە بەرەو شارەکانی هەرێمی کوردستان هاتوون بەڵام هاوڵاتیانی عەرەب و دروکمان هاتوونەتە شەقامەکان و هاتوونەتە ئەو مۆڵانەی کە لە شەقامی ڕێگەی بەغداد هەن ئەوان لێرە یادی سەری ساڵەکەنەوە لە کاژمێرنەوە تا ئەم ساتە وەختە ئەمان لێرن و خۆشەکانی خۆیان دەرەبڕن ئێمە پرسیارمان لە بەشێکی زۆر لە هاوڵاتیان و لە خاوەن مۆڵەکان کرد کە ئاخۆ پێشووتر ئامادەکاریان کردووە بۆ سەری ساڵ یاخوددا ئەوان بێمە ڕاگەیان کە هیچ ئامادەکاریەکیان نەکردووە بەڵام دوای ئەوەی کە بینیان شاری کەرکووک چۆڵێکی زۆری پێوە دیارە بۆیە بڕیاریاندا لە مۆڵەکان و بەشێک لە شوێنە گشتەکانی گەڕەکە عەرەب نشین و تورکمان نشینەکان یادی سەری ساڵ بکەنەوە و لە کاژمێرنەوە تا کاژمێر 12 بڕیارە ئەم شوێنە ئەوها قەرەباڵغ بێ و هاوڵاتیان تا کاژمێر 12 چاوەڕێ بکەن لەگەڵەوەی کە ئەبێتە کاژمێر 12 ئەوان بە یاری ئاگرین خۆشیەکانی خۆیان دەرەبڕن و لێرە ئەوەی کە بەدیەکەم جگە لە هاوڵاتیان بەشێکی زۆر لە هێزە ئەمنیەکانن چونکە لیژنەی ئەمنیەوەی ڕاگەاندەبوو بەهۆی سەری ساڵی نوێوە پلانێکی ئەمنی نوێیان داڕشووە و پلان ئەمنیەکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستادا هێزەکانی پۆلیس و ئاسایش ئەبناوەیان تەنیوە و لە ڕووی دۆخی ئەمنیەوە شوێنەکە پارێزراوە هەر هاوڵاتیەک کە هاتوچۆ بکە بەوردی ئەی پشکنن و بەوردی چاودێری باردۆخەکە لێرە کارزان ئەوەی کە ئێستا هەیە من لە ناوێکی لە مۆڵەکانی شەقامی ڕێگای بەغدام ئەو هاوڵاتیانی کە ئێستای بینن یاخود لە پشتی منەوە دیارە تا ڕادەیەک یادی سەری ساڵەکەنەوە بەڵام وەکوتم بە شوەیەکی فەرمی تا ئەم ساتە وەختە هیچ ئامادەکارێک ناکرا بوو بۆی کە یادی سەری ساڵ بکرێتەوە. سپاس ڕۆکان سپاس دەکەم بەڵێ دەچمە لای ئومێد محەممەد لە بەغدا ئومێد دەمەوێت بزانم لە بەغدا دوا کاژمێرەکانی 2015 چۆن بەڕێ دەکرێت؟ کارزان سڵاو لێبێ لە کاژمێر شەشەوە ئاهەنگەکان لە شاری بەغدا بە تەواوی دەستی پێ کردووە من لە ئێستادا لە ناو زەورام شاری یاری زەورا کە یەکێکە لە گەورترین شارە یاریەکانی شاری بەغدا کە یەکێک بوو لەو شوێنانەی کە دیاری کرا بۆ ئەڵبەتە لە شاری بەغدا سێ شوێن دیاری کرا بوو بۆ یادکردنەوەی سەری ساڵ کە ئەوانیش گۆڕپانی ئەندەلوس و مۆڵی مەنسوور لە ناوچەی مەنسوور و گۆڕپانی زەورا یاخود شاری یاری زەورا من لە ئێستادا لە شاری یاری زەورام کە گەورەترین شوێنە دیاری کراوە بۆ جەژنی سەری ساڵ لە دوای منەوە ئەگەر ئەم هاوڵاتیانە لە دوای منەوە گەورەترین داری کریسمس بە پێی وتەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بەغدا بێت و کۆمەڵی یاخود ئەو گروپەی کە یادەکان ڕێخستووە گەورەترین داری کریسمسە لە ڕۆژهڵاتی ناوین بەڵام هەڵبەتە هاوڵاتیان لە دوای منەوە دەرناکەوێت دارەکە پێیان بڵێت تۆ زێمەجال بن با ببینین بەڵێ بەس شوێ مەجال بەڵێ بەس بەڵێ کارزان ئەو دارەی لە دوای منەوە دەرەکەی هەڵبەتە هەندێک دوورم لێ لەبەرەوەی لە کاتێک کە نزیک دەکەوتمەوە تۆڕی پەیوەندی نەدەما هەڵبەتە لۆدێکی زۆر لەسەر تۆڕی پەیوەندیەکان هەیە ئەمەوە بڵێم کارزان باری ئەمنی شاری بەغداش من لەگەڵ سەعاتمانە قسەم کرد ئاماژەی بۆ کرد کە هێزە ئەمنیەکانیان لە تەواوی شاری بەغدا بڵاویان پێکراوە بە تایبەتی لەو سێ ناوچەی کە دیاری کراون بۆ ئەو یادە و سەرجەمی بازگەکانی دەواازەی شاری بەغداش پشکنین تیاندا توندوتۆڵ بۆتەوە لە کاژمێر 12 نیۆڕۆ تا ئێستا و ئەمەوێش بڵێم یاری ئاگرین لە کاژمێر شەشەوە بە ئاسمانی بەغدا لە هەر سێ ناوچەکە دەتەخێنرا بەڵام لێرەدا لە ئێستادا تەقەمەنی و ئاگری یارین زۆر ئامادە کراوە بۆ کاژمێر 12 و قەرەباڵغێکی زۆری شەبینە کارزان یەک شتەیە ئەمەوێ بڵێم ئەوەیە کە شاری بەغدا بەپێی سەرجەم ئەو چاودێرانە یەکەم شارە لەسەر ئاستی عێراق بەم شێوەیە
شێوەیە ئامادەکاری بۆ سەری ساڵ کردبێەوە ئاوارەیەکی زۆری شاری ڕووماتیش دوایەوەی شارەکان کۆنتترۆل کرایەوە لە ڕێی پاسەوە کە لە کەمپەکانی خۆیانەوە گوازراونەوە بۆ شوێنی یادەکە بەڵێ کارزان سپاس ئومێت لەگەڵمان بمێنەرەوە بەڵێ دەچمە لای وریا حەمەکەریم لە هەڵەبجە وریا سلااوت لێبێ لە هەڵەبجە چی دەگوزارێت هاوڵاتیان هاتوونەتە سەر شەقامەکان بۆ چوونە نێو ساڵی نوێ بەڵێ کارزان سڵاو لە تۆ لە بینەرانیش جیاواز لە شار و شارەشەکانی تری هەرێمی کوردستان و عراقیش لە هەڵەبجە هیچ لە ئێستادا هاوڵاتیان ناتوونەتە دەرەوە و لە کاتژمێر 1970 ژمارەیەک لە هاوڵاتی هاتبوونەوە دەرەوە سەر شەقامەکان خۆشی خۆیانیان دەردەبڕی بەڵام ئێستا هاوڵاتیان زۆر بەکەمی دەبینێت لەسەر شەقام و بازاڕەکانی هەڵەبجە و تەنها ئەوەیە هەندێک لە هاوڵاتی لە ڕێگەی تەقاندنی ئاگری یاری ئاگرینەوە خۆشیەکانی خۆیان دەردەبڕن بەڵام ئامادەکاریەکان لە هەڵەبجە چ وەکو بەرپرسانی حکومی چ وەکو هاوڵاتیان نەکراوە و هێزە ئەمنیەکانیش لە حاڵەتی ئەمەتە باشیدان و لە ئێستاشداش نمە باران دەبارێت بۆیە لە هاوڵاتیان چوونەتەوە نێو ماڵەکانی خۆیان و هیچ ئاهەنگ و مەراسیمێک لە هەڵەبجە بەڕێوە ناچێت. زۆر سپاس بۆ وریا حەمەکەریم پەیامنێری ئێمە لە هەڵەبجە دەچمە لای مەریوان حەسەن لە کەلار مەریوان ستاوت لێبێت لە کەلار چی دەگوزارێت ئەم چەند کاتژمێرەی ماوە هاوڵاتیان چۆن بەڕێ دەکەن لەوێ بەڵێ شەو باش کارزان لە ڕاستیدا لە کەلار هەروەکو پێشتر شارەوانەکانی گەرمیان لە ڕێگەی ڕاگەیاندراوێکەوەیان ڕاگەیان کە لە سنووری گەرمیاندا بەهۆی ئەو شەیدە زۆر و زەبەندەی کە لە سنووری گەرمیاندا هەیە ناتوانن ئاهەنگەکانی سەری ساڵ وەکو ساڵانی تر ئامادەسازی بۆ بکەن و هیچ ئامادەکاریەکی حکومی ڕێکخراو نییە لە سنووری گەرمیاندا بەڵام ئەوەی کە بەدیەکرێ لە نێو کافتریاکاندا و لە نێو چایخانە میلیەکانی سنووری گەرمیاندا ئەم چایخانەی کە من ئێستا ئەمە چایخانەیەکی میلیە منی لێم گەنجان لە چاوەڕوانی بەڕێکردنی ساڵی دوا کاتژمێری ساڵی 2015 و چوونە نێو ساڵی 2016 ئەم چایخانە وەکو ئەبیندرێ لە پشتمەوە کۆمەڵێک گەنج لە چاوەڕوانیان و کاتژمێر هەشتیش لەم چایخانەیە کە چایخانەیەکی میلیە لە بەشێک لە چایخانەکانی سنووری تری گەرمیاندا بە شێوەیەکی میلی ئاهەنگەکانی سەری ساڵ کراوەتەوە بە شێوەی گۆرانی و دەربڕینی خۆشی و لە ڕێگەی تیپە میلیە مۆسیقەکانەوە ئەو دوا کاتژمێرەکانی ساڵی 2015 بەڕێکخراوە و ئێستش دوایین کاتژمێرە لێرە کۆمەڵێک گەنج کۆبوونەتەوە تەنها ئەمەش لە شێوەی میلیایە و دەستگامنیەکانی سنوورەکەش بەهۆی هاوسنووری ناوچەکە لەگەڵ خوار و ناوەڕاستی عراقدا کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بەهۆی هەر حاڵەتێکی نەخوازرا و کەڕوو لەم ناوچەیە بکە ئەمە بۆ شالاتیەکان و ئەو ژوڵانەی سپاس دەکەم مەریوان لەگەڵمان بمێنەرەوە سپاس دەکەم بەڵێ ئەوە زانیاریەکان بوو کە لە پەیامنێرانمانەوە لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بەوەمان گواستەوە ئێستا ڕاستەوخۆ دەچینەوە دوبەی کە یەکێکە لەو شارانەی هەمیشە وەکو ئاماژەم پێکرد لە کێبڕکێدایە لەگەڵ شارە گەورەکانی دنیادا بۆ ئەوەی ڕێوڕسمی زۆر سەرنجڕاکێش ساز بکا بۆ تێپەڕاندنی دوا ساتەکانی 2015 و هەمیشە لە ساڵەکانی دیکەشدا بە هەمان شێوە بۆ ئەم ساڵیش دیارەوە تاوەکو دەیبینن ئێستا بە یاری ئاگرین دەیانەوێت وانیشان بدەن کە ئەمە دوا ساتەکانی 2015 و پێشوازیکردنە لە ساڵی نوێ واتە ساڵی 2016.
بەڵێ لە دووبەیەوە بۆ ئەوروپا بزانین لە وڵاتانی ئەوروپا هاوڵاتیان لەوێت چۆن ئەم مەراسیمە ئەنجام دەدەن بۆ بەڕێکردنی دووە کاژمێرەکانی ساڵی 2015 و گواستنەوە بۆ 2016 من وەکو سەرەتا دەچمە لای سەرنگ حارس بەرپرسی ئۆفیسەی NRT لە لەندەن سەرهەنگ سلااوت لێبێ لە ئێستادا ئاهەنگەکان بۆ بەڕێکردنی دوایین ساتەکانی 2015 بەڕێوە دەچن؟ بەڵێ دیارە لە ئێستادا ئامادەکاریەکان بەردەوامن بۆ ئەوەی کە لە نزیک کاژمێر 12 شەو دەست بکرێت بە ئاهەنگەکان. ئێمە ئێستا لە نزیکین لە ئۆفیسی ئەمینداری گشتی یاخود پارێزگاری لەندەن هەروە لە سەر ڕووباری تەیمس کە شوێنێکی گەشتیاریە و لە ئێستادا خەڵک بەم ناوەدا پیاسە دەکەن و هەندێک بەرەو لای پەرلەمان دەڕۆن لە بەرۆی لە نزیک سعات 12 شەودا ئاهەنگێکی گەورە دەکرێت زیاتر لە 100,000 کەس لەو شوێنە بەشدار دەبن بەڵام هێشتا زووە بۆ ئەوەی کە خەڵک خۆیانی بۆ ئامادە بکەن. لە ئێستادا کەشەوایەکی باش لە ئارادایە هەندێک لەم ناوچانە شەقامەکانی ئەم ناوچانە بۆ سیارە داخراون بەڵام پاس و هێڵی شەمەنەفەر و شەمەنەفەرەکان بەگشتی لە کاردان و بڕایشە لە سعات 11:45 خولەشی شەوە هەتا 4 بەیانی بە خۆڕایی هاوڵاتیان بتوانن پاس و شەمەنەفەرەکان بەکاربێن واتە هێڵی گشتی بتوان بەکاربێن بە خۆڕایی بۆی کە خەڵک بە ئاسانی لە دوای ئاهەنگەکان بڕۆنەوە ماڵەوە. دیارە لەندەنە کە شارێکی گەشتیاریە جگەلەوەی کە خەڵکی بەریتانیا دێنە پایتەخت هاوڵاتیانی ئەوروپا هاوڵاتیانی دەروی ئەوروپاش باماشەوە ڕوودەکەنە ئەم شارە بۆ ئاهەنگێڕان و بۆ بەسەبرنی کار لەگەڵ هاوڕێ و خێزانەکانیانە. دیارە زۆربەی زۆری نادی و یانەکانی شەوان ئەم شەو پڕ دەبێ و قەرەباڵغ دەبێ. ئەوەی پەیوەندی بە ئاساییشەوە هەیە بازەوە دەکرێت کە نزیکەی 3000 پۆلیس لە کاردا دەبێت بۆ ئاگاداری و سەلامەتی هاوڵاتیان. لێکێ لە ڕۆژنامەکان باسیەوەیان کردبوو کە پۆلیسی چەکدار ئەو پۆلیسانی کە دەتوان چەک بەکاربێنن ئەوانەی کە مۆڵەتیان هەبوو گەڕێنراونەوە سەر کار بۆ ئەوەی کە ئاسایشی هاوڵاتیان پارێزن. هەرچەندە هەم پۆلیسی لەندەن هەم ئەمینداری گشتی باسی لەوە کردو یاخود ئەوان وتووە کە هیچ خەتەر یا هیچ مەترسیەکی دیاریکراوە بۆ سەر لەندەن بوونی نییە بەڵام لە دوایەوەی لە ساڵی 2014ەوە بەگشتی ئاستی ڕوودانی هەڕەشەی چەکداری لە ئاستی زۆبەرزایەوەتە ئاستێک پێش دوا ئاست کە ئاستی تەواوەتیە یاخود ئەگەریکی زیاتری ڕوودانی هەیە. ئەمەش مانای ئەوەیە کە بەگشتی دەبێت ئەو شوێنانی کۆبنەوەی دەستە جەمعی بە کۆمەڵی تێدا دەکرێت دەبێت پۆلیس ئاگادار بێ. لەلایەکی دیکەوە کارمەندانی تەندروستی شەروە لە کاردان بۆ ئەوەی کە هەر کەسێک ئەگەر پێویستی بە هاوکاری پێویستی بە شتێکی دیاریکراوە هەبێ بتوانن بە ئاسانی پەیوەندیان پێوە بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ سەرنگ حارس. بەڵێ دەچمە لای بەرزان حەسەن لە بڕۆکسل. بەرزان لە بڕۆکسل لە ئێستادا چی دەگوزارێت چۆن ئەم دوا ساتانەی 2015 بەڕێ دەکرێت؟ بەڵێ کارزان دیارە دوو کاژمێرێکی ماوە بۆ سەری ساڵی تازە بۆ 2016 واتە 2 ساعت ئێمە لە دواوەی کوردستانین. من ئێستا حالیان لە گراند پلاسم ئەم شوێنە شوێنێکی مێژووی گەشتاریە هاوڵاتیانی لە سەرتاسەری جیهانە و ڕوو لەم شوێنەکەن. ئەمە مێژووەکەی دیاراگەڕێتەوە بۆ 1964 و ئەمانە لە ڕاستیە لە ڕووی باری ئەمنیەوە لێرە پۆلیس و هێزە ئەمنەکان و سەربازی یەکجار زۆری لێ کارزان. ئێمە پێشەوە ئەم شوێنە شوێنێکی گشتیە. بەڵێ ئەمە شوێنێکی گشتیە دیارە کارزان هەموو خەڵکێک ئەتوانێت بە ئاسایی پێشتر بێتە سەردانی ئێرە بکە بەڵام لێرە هەنێک نقطەی تەفتیش پشکنین دانراوە پێشەوەی بێنە ژوورەوە هەر کەسێک لێرە دیارە داوای ناسنامەکەن هەروەها تەفتیشەکرێن واتە ڕێوشوێنێکی تون دەگیراوەتەوە بەر هەروەها ماوە مەفرەزە یاخود کۆمەڵێک بەرزان وەڵامی ئەوەت نەیامەوە وتت هێزی چەکداری زۆری لێەوە ئەن مەبەستمەوەیە کە بە تەنها ئەوانی لێن یان بابەنوێریشی لێ بە تاکید هەردووکی لێ بابانوێلی لێ هەروە هاوڵاتیانی لێ و بە شێوەیەکی گشتی
لە بارودۆخێکی ئەمنی تونند و تۆڵدا ئێرە وەکو هێزانەکان باسان کرد کە ئەو شەش تیرۆریستەی کارزان کە دەستگیر کرابوون لە یەک دوو ڕۆژی رابرردوو ئامانجیان هەب ئەوە بوو یاخود پلانیان دانا و بەرنمەیان دانا بوو کە ئەم گراند پلاسە ئێرە بکەنە ئامانجی خۆیان واتە کردەوە تیرۆریستەکە لێرە ئەنجام بدەن لەبەرەوەی شوێنێکی گەشتیاری مێژووی یەکێکە لە هەرە شوێنە دیارەکانی بەلجیکا یاخود برۆکسل ئێرە بە دڵی برۆکسل دادەنرێت هەر بۆیە سەرڕای ئەوەی کە دیارە دامودەستگای یەکجار بەرزی وەکو پەرلەمانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا و ناتۆ لێرە هەن بەڵام ئەمەش وەکو دڵی برۆکسل دڵی بەلجیکا ناسرا بۆیە لە ئێستادا هێزە ئەمنیەکان پۆلیس یاخود سەرباز زۆرتر تەرکیزیان خستۆتە سەر ئێرە دیارە لە ئێستادا هیچ نابینێن بەڵام دیارە لێرە دوو فەرعی لێ لەم فەرعانە هێزە ئەمنیەکان ئەبینرێت و نقطەی تەفتیشیان داناوە کارزان دیارە پێشەوەی قسە لەگەڵ جەنابتە بکەم لێرە یەک دوو گەشتیاری مەکسیکی لێبوون باسییان لەوە کرد کە ڕەوش و بارودۆخەکە لێرە بە شێوەیە کە ئەوان تەنیا هاتوونەتە ئێرە و باسی لەوە کرد گەشتارەکە وتی پاشی نیو کاژمێرێکی تر ئەگەڕێمەوە بۆ هوتێل لەبەرەوەی نازانم باسی ئەوە کرد کە لێرە کەشوواکەی بەو شێوەیە کە ئەوان چاوەڕێیان نەکرد واتە ئەوان چاوەڕێی ئاهەنگی گەوران نەکرد چاوەڕێی هەڵدانی یاری ئاگرینیان دەکرد بەڵام وەکو خۆیان باسییان کرد تەسەوڕاتەکانیان جیاواز بوو بۆیە بریاریاندا کە بگەڕێنەوە بۆ هوتێل باشە بەرزان سوپاس دەکەم لە پایتەختی بەلجیکاوە دەچمە پایتەختی هەرێمی کوردستان بۆ هەولێر بۆ لای بەرزان ئەمین بەرزان سلااوت لێبێ لە هەولێر لە ئێستادا چۆن ئەم دو ساتانی 2015 بەڕێ دەکرێت بارزان جۆت لە منە دەچینە دهۆک بۆ لای سیپان دیارە لە ئێستادا بەرزان جوێی لە من نییە دواتر دەگەڕێنەوە لای سیپان لە دهۆک چی دەگوزارە لە ئێستادا کارزان پشتیکۆ لە ئێوارێ هەتاک و دەمژمێر 11 بارانبارینێکە زۆر لە دهۆکێ بەردەوام بوو لاوڕە هیچ خەلکێک لە سەرجادا نادەهادیتن لێل دەمژمێر 11 ئولپێدا تازە بارانبارین لەوی باژاری ڕاوەسیە لەوەڕە هاتوچوونە خەلکی زۆرتر بووە هەم هاتوچوونە ئۆتۆمبیلان خەلکی و گەشت سەردانە جیهێن مۆڵ و جیهێن گشتی بکەن هەم هاتوچووە هاوڵاتیانژی بشێوەیەکی گشتی زۆرتر بووە لە سنتەرێ باژارە دووکە سەرڕێوەیەکێژی و هیچ ئاهەنگێکا گشتیان هیچ ڕێوڕسمێکی گشتیژبال ئیدارە پارێزگادوکیان ڕێڤەبەریا ڕەوشەمبیر و هۆنەری وەکو ئاماژە پێکری هیچ ڕێوڕسمێک پێشتر ئاگادار کردبوون و هیچ ڕێوڕسمێک نینە بۆ سەرساڵە 2016 لێ خەلکێکی زۆر سەردانەوان مۆڵان کردیەوێک و دیکەون سنتەرێ باژارە دووکێ و دەردوراوە واتە لە شوێنە گشتەکاندا یاخود لەسەر شەقامەکان هیچ قەرەباڵقیەک نابینرێ هیچ ئاهەنگێک ساز نەکراوە نەخێر کارزان هیچ ئاهەنگێک هیچ ڕێوڕسمێک ئەف ساڵادا لە سەر جادە نهات یارێک خستن هەر وەسا لە هیچ جادەیەکە پارێزگا دووکێژی وەک خەملاندنیژی وەکو بەرهەویەکیژی بوو سەرساڵێ و پێشوازیکردن لە 2016 هیچ خەملاندنێکە باژاریژی نەبووە بە هەفبەریکردن دیگەل ساڵە 2013 و کۆژمەیەکی پارێ هات بوو تهدیدکردن ji bar îdara parêzgeha Dûkê û rewşenbîriya Dûkê ji bo yekê gêrana ahenga sersalê ku bo êkêm car bû jî ahenga li sercadê ji bar rêveberiya rewşenbîrî û honerî li bajarê Dûkê li sala 2013 hat encamdan û sedan hawlatiyên parêzgeha Dûkê beşdarî têda kel lê ji 2013 ev ahenga hatiye rawastan lek 2014 2015 jî li xolekên Dumaya 2015 ne derbas dibît li hiç ahengek bivê yadê nehatiye xistin سوپاس بۆ سیپان ئامێدی پامنێرمان لە دهۆک بەڵە بەرەزان ئێستا ڕاستەوخۆ وێنەکانی لەندەنی پایتەختی بەریتانیاتان بۆ دەگوازینەوە کە ئامادەسازیەکانی یاخود ئامادەکاریەکانی بەڕێکردنی دوایین ساتەکانی ساڵی 2015 و بۆ گواستنەوە بۆ ساڵی نوێ ساڵی 2016.
بەڵێ ئەو وێنەی کە دەتان بینی ئەوە وێنەکانی لەندەنن کە ئامادەکاریە بۆ بە بەڕێکردنی دوایین ساتەکانی 2015 و چوونە ناو ساڵی نوێوە کە ساڵی 2016 من دەچمە هەولێری پایتەخت بۆ لای پەیامنێرمان بەرزان ئەمین. بەرزان سلااوت لێبێت لە هەولێر چی دەگوزەرێ ئێستا؟ هاوڵاتیان هاتوونەتە سەر شەقامەکان، چۆن مەراسیمیان ڕێکخستۆ بۆ بەڕێکردنی دوایین ساتەکانی 2015 و چوونە ناو ساڵی نوێوە 2016 و دەمێ بزانم تۆ بابەنوێرت نەبینی لەو ناوە دیاری وشت تەوزێع نەکراتەوە هیچت بەرنەکە و بەڵێ سڵاو لەوێت دیارە بە کاتی پایتەختی هەرمی کوردستان کەمتر لە 25 خولەکی باوانزیکی 24 خولەکی ماوە تەمەنی 2015 کۆتایی پێبێت بچە ناو ساڵی 2016 سەبارەت بە ئامادەکاریەکان و ئەوەی کە ئێمە بابانوێلمان بینی بێت نەخێر ئێمە نەک بابانوێل تەنانەت کە هاوڵاتیانێکی زۆر کەمیشمان بینی لەسەر شەقامەکان بەڵام ئێمە سەردانی کەرتە تایبەتەکانمان کرد لە کافەکان، ڕێستۆرانتەکان، هۆتێلەکان ئەو شوێنانەی کە ئاهەنگی تێدا ئامادە کراوە پرسیارمان لەو هاوڵاتیانە کرد کە ئەوان چۆن وا لەوێن بۆچی ناتونەتە سەر شەقامەکان ئەوان ئاماژیان بۆ کرد لەبەروی کە ئیداری پارێزگای هەولێر بڕیاریدا بوو کە هیچ مەراسیمێک ئەنجام نەدات لە ناو شاری هەولێردا وەکو ساڵانی پێشووکە لە نزیک خەڵای شاری هەولێر و لە نزیک شارۆچکە عنکاو بە تایبەتی ئامادەکاری دەکرا بۆ ئەو بۆ ئامادەکاری بۆ ساڵی نوێ بەڵام ئەوان ئاماژە بۆ کرد کە لەبەروی کە هیچ فیستیڤالێک نەکراوە ئەوان لەوێدان بەڵام لەوێدا بەڵێ لە کەرتە تایبەتەکان هاوڵاتێکی زۆر ڕویان لە کافەکان کردووە لە ڕێستۆرانتەکان کردووە لە هۆتێلەکان بۆ هەنگە تایبەتەکان بەڵام وەکو بەگشتی هاوڵاتیان تەنانەت لەسەر شەقامەکانشدا زۆر بەکەمی دەبینرێت ئەوەی دەبینرێت هاوڵاتیان زیاتر بە ئۆتۆمبیلن دەگەڕێن بە ناو شاری هەولێردا بەڵام لەلایەن چەند هاوڵاتیەکەوە تا هاوڵاتی نەک حکوومەت لە نزیک قەڵای شاری هەولێردا ئێستا بە یاری ئاگرین چاوەڕوانی ساڵی تازە دەکەن 2016 لە پشتی منەوە پێشان خولەکێک یاری ئاگرینی زۆر دەدەقێنرا لە نزیک قەڵای شاری هەولێر کە دەکەوێتە پشتی منەوە چونکە ئێستا من لە هەر قەڵەبارەترین شەقامەکانی شاری هەولێرم لە ئیسکان کە ئەگەر چەند ڕۆژێک پێش ئێستاش لەم ناوە بووینایە ڕەنگە کە هیچ مناسبەیەک یاخود هیچ بۆنێک نەبوو بەڵام هاوڵاتیەکی زۆر ڕووی لێرە دەکرد ئەگەر کەشەوە بەم شێوەش بووە بەڵام ئێستا لەبەروی کە هاوڵاتیەکی زۆر ڕویان لە ئەو شوێنانە کردووە کە ئاهەنگی تێدایە هاوڵاتیان بەکەمی لێرەش دەبینن بۆیە هاوڵاتیان ئاماژیان بۆ کرد کە کەش و هەواکە نەبووەتە هۆکارێک بۆ ئەوەی کە نێنە سەر شەقامەکان بەڵکو لەبەرەوەی کە هیچ بۆ ڤیستیڤالێک یاخود ڕێوڕسمێک ئامادە نەکراوە لە نێو شاری هەولێردا دیارە ئیداری پارێزگای هەولێرش ئاماژەی بۆ کرد لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەند شەڕێک بووەتەوە و چەند ناخۆشیێک بۆتەوە بۆیە کە ڕێوڕسمێکیان ئەوادە نەکردەوە بۆیە کەش و هەوا هەرچەنە بارانێکی بەخۆر لە ئێستا دابارێت تەنانەت من نەمتوانی بچمە ئەوێشەوە زیاتر چونکە بارانێکی زۆر بەخۆرە تەنانەت یعنی جادەکە ئەگەر لە دوورەوە سێرێکی وازانی لاپەوەندە بارانەکە زۆر بووە ئەو وایە چەترم پێ بێ بەڵام بڕاب کارزان یعنی ئەو با بڵێن لەوەیان نەماوە کە چتر لەبەروی زۆر جار چەترەکە ڕەشەبایەکی بەقوەتیشی لەگەڵە ینی ناتوانانی بەڵام لە ئێستادا هاوڵاتیان زیاتر چوونەتە کافەکانەوە لەوێ چایەکی گەرم دەخۆنەوە حەزیان لەم جەوە هەیە هاوڵاتیانی گەنج بە تایبەت لە نێو کافەکاندا ئێمەش پێشکەمێک لەگەڵ ستافی هاوکارانم لە کافیەک بووین چایەکی گەرممان دەخوارد لەبەروی بۆ شێوەش چاوەڕوانی هاتنی ساڵی 2016مان دەکرد و ئومێدی ئەوە دەکەین کە ساڵی 2016 ببێتە زیاتر دڵخۆشبوونی هاوڵاتیان بە هەموو گیان دواتر بە تایبەتیش هەرێمی کوردستان. سپاس دەکەم بەرزان دەتوانی ئێستش لەگەڵ ستافەکە تا دیسان بچن چایەکی گەرم بخۆنەوە تاوەکو دواتر ئێمە دەگەڕێنەوە لاتان بۆ ئەوەی دیسانەوە وەرتان بگرین بۆ گەیاندنەوەی دوازانیارەکان یاخو بە تایبەت لە دوا وادەکانی دەستپێکی ساڵی نوێدا یاخۆت لە سەرەتایترین کاتەکان یا با بڵێم بەرحاڵ دەچمە فەڕەنسا دەچمە پاریس بۆ لای هەڵگۆرد سەمەد پەیامنێرمان هەڵگۆرد سلااوت لێبێت لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە پەیامنێرانمان کە وەرمانگرتن بە تایبەتەوانی لە شارەکانی ئەوروپا وەرمانگرتن ئاماژەیان بۆ دەکرد کە ڕێوڕسمەکان وەکو پێویست بەڕێوە ناچن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دیارەمەش زۆرتر لەژێر کاریگەری ئەو ڕووداوانەدایە کە لە چەند مانگی ڕابردوودا لە پاریس ڕوویاندا دەمێ بزانم لە پاریس بۆ خۆی ئێستا چۆن هاوڵاتیان دوایین ساتەکانی 2015 بەڕێ دەکەن هیچ مەراسیم و ئاهەنگێک هەیە؟ بەڵێ دیارە لە ئێستادا دەنگی من ناگاتە هەڵگورت بەرحاڵ
هەوڵ دەدەین وێنەکانی لەندەن و برۆکسلتان بۆ بگوێزینەوە لە ئێستادا. بەڵێ دەچمە لای هەڵگورت سەمەت پەیامنەری ئێمە لە پاریس هەڵگورت لە پاریس چی دەگوزارێت چۆن دوا ساتەکانی 2015 بەڕێ دەکرێت؟ بەڵێ کارزان هەروەک دەزانن لە پاریس ئەمساڵ بڕیار درراوە تەنها لە یەک شوێن ئاهەنگەکانی سەری ساڵ بکرێ ئەویش شەقامی شانزەلیزەیە کە لە پشتمەوە دیارە لە ئێستادا هێشتا چەند کاتژمێرێکی ماوە بۆ ساڵی تازە بەڵام پەیتا خەڵک دێن و دەور و بەرمان بەرەبەرە قەڵە باڵغتر دەبێ بەڵام ئەوەی گرنگە وەک نەریتێکی ساڵانە هەموو ساڵ سەرۆکەکانی فەڕەنسا لە شەوی سەری ساڵدا وتارێک پێشکەش دەکەن لە کاتژمێر 8 بە کاتی پاریس کە دەکاتە 10 بە کاتی هەرێمی کوردستان سەرۆک ئۆڵاند سەرۆکی وڵاتی فەڕەنسا وتارێکی پێشکەش کرد کە باسی لەوە کرد کە شەڕی تیرۆریزم ئەولەویەتی ئەوان دەبێ و پاراستنی گیانی هاوڵاتیانی فەڕەنسا ئەولەویەتی کارەکانی ئەوان دەبێت بە تەحدیدیش باسی لە هەردوو هێرشەکانی شاری پاریس کرد کە لە سەرەتایی مانگی یەک لە ڕۆژنامەی شاغلی ئەبدۆ کە 8 ڕۆژنامە نووس بوونە قوربانی کرد و هەروەها باسی لە هێرشەکانی 13 نۆڤێمبەری پاریس کرد و هەروە هاوڵاتیانی دڵنیا کردەوە کە ئەوان لە قایمەی سەرەوەی لیستی کارەکانی سەرۆک پاراستنی ژیانی هاوڵاتیان دەبێت لە لایەشی دیکەەوە وەزیری ناوخۆ ڕاگەیاندووە کە ئاهەنگی سەری ساڵ بەتایبەت لە پایتەختی فەڕەنسا لە ژێر چاودێریەکی تند و تۆڵی ئاسایشی بەڕێوە دەچێت تەنها لە پایتەخت نزیکەی 11,000 پۆلیس و کارمەندی فریاگوزاری خراونەتە حاڵەتی ئامادە باشیەوە جگە لەوە هاتوچۆی گشتی ئەم شەو بە خۆڕاییە تاکو و بەیانی دەبێت و هەروەها لە سەر تاسەری فەڕەنسا وەزیری ناوخۆ ڕاگەیاند کە ئەوان 100,000 پۆلیس و هێزە تایبەتەکانی ئاسایشیان خستۆتە حاڵەتی ئامادە باشیەوە بەڵام ماوەی ئاهەنگەکان کورت کرایەوە وەکو ساڵانی ڕابردوو نابێ لە بەرەوەی ساڵانی ڕابردوو لە سەرەتایی شەوەوە دەستی پێ دەکرد لە کاتژمێر 8 دەستی پێ دەکرد تاوەکو نیوەی شەو تاوەکو دەچوینە ناو ساڵی تازەوە بەڵام ئەم ساڵ شارەوانی پاریس بڕیاری داواکەوە تەنها چەند خولەکێک بێ لە کاتژمێر 11 لە دوای 11:30 شەوەوە واتە نیو کاتژمێر بەر لەوەی بچینە ناو ساڵی تازەوە ئاهەنگەکان دەست پێ دەکەن بە گۆرانی و مۆسیقا و هەروەها یادی ئەو قوربانیانە دەکرێتەوە بێگومان ئانی دالگۆ سەرۆکی شارەوانی پاریس باسی لەوە کردووە کە ئاهەنگەکان پێویستە بە شێوەیەشی وریایانە و بە ئاگایانە بەڕێوە بچێەوە هاوڵاتیان ئاگاداری خۆیان بنجگە لەوەش باسی لەوە کردووە کە ئەوان هەموو ڕێکارێکی ئەمنیان گرتوۆتە بەر بۆ پاراستنی گیانی ئەو کەسانەی کە بەشداری ئەوە هەنگانە دەکەنەوەی تێبینی دەکرێت سەرڕای هەموو ئەو ڕووداوانەی کە لە پاریس ڕوویاندا ئەمساڵ ڕێژێشی بەرچاو وا دیارە خەڵک بەشداری دەکەن بەرەبەرە چواردەوری ئێمە قەڵەباڵغ دەبێت خەڵک دەبینین کە لە میترۆکان و لە وێستگەکانی میترۆ دێنە دەرەوە و بە ئۆتۆبوس تا ئێستا شەقامی شانزەلیزی هاتووسێ ئۆتۆمبیلی تێدا قەدەغە نەکراوەوە بڕیارە کە لە کاتژمێر 11 شەقامەکە تەنها پیادە پێدا هاتووسۆ بکاتاوەکو دەچینە ناو ساڵی تازەوە تا کاتژمێر 12 شەو بەڵێ زۆر سوپاس بۆ هەڵگورت سەمەد پەیامنێری ئێمە لە پاریس بەڵێ دەچمەوە لای سەرهەنگ حارس پەیامنێری ئێمە لە لەندەن سەرهەنگ لە ئێستادا چی دەگوزارێ وردە قەرەباڵغ بووە ئیتر ئەو شەقامی کە بڕیارە ئاهەنگەکان یاخود مەراسیمەکانی ساڵی نوێی تێدا ئەنجام بدرێ؟
دیارە ئێمە ئێستا لەم کەمێک دوورین لێەوە لەبەرەوەی کە تا کاتژمێر 10 و 11 و ئەوانە خەڵک بە شێوەیەکی باشکۆ یا بەتەواتی کۆنابنەوە بەڵام لە ئێستادا بەگشتی لە سەرجەم لەندەنا خەڵک پیاسە دەکات بە شوێنە گەشتیارەکاندا ئێمە لە جێگەیشی گەشتیاری داین کە تایدا وردەوردە خەڵکیی زیاتر کۆ دەبێتەوە هەندێکیان بەپێ بەرە ئەو پردە دەڕۆن کە دواتر بڕیارە بەر لای پەرلەمانەوە دواتر بڕارە ئاهەنگەکەی یاخود ئاهەنگە گەورەکەی تیادا بژێردرێت دیارەوە باسم کەمە دووەم ساڵەکە لە لەندەن بۆنەیەکی تایبەت دەکرێت کە بە لە ڕێگەی تیکتەوە بە بلید خەڵک دەتوانێت بچێت ئەو ناوچەیە و پێشبین دەکرێت نزیکەی 100,000 کەس بەشداری تێدا بکەن دیارە ئەمە وتم دووەم ساڵەکە بەمین ئەم ئاهەنگە ساز دەکرێت بەڵام جگەلەوە لە شوێنی جیاجای لەندەنیشدا بە هەمان شێوە خەڵک کۆ دەبێتەوە و هەندێک خەڵک پێیان باشترە کە دوور بن لەو شوێنە قەرەباڵغانە نەک هەر لەبەر مەسەلەی سەلامەتی بەڵکوە لەبەرەوەی کە ئاسانترە گەیشتن پێیان و یاخود بە شێوەیەکی باشترە توانی هاتوچیان بۆ شوێنانەدا بکەیت لەبەرەوەی ناو جەرگەی لەندەن شوێنی سیارەکان یاخود ئۆتۆمبیلی پێدا تێپەڕ نابێ زۆربەی شوێنەکان داخراون وەروە هەندێک لە وێزەکانی شەمەنەفەر بە هەمان شێوە هەندێکیان تەنها دەتوانی لێوی بێتە دەرەوە هەندێکیان بە تەواتی داخراون لەبەر مەسەلەی ئاسایش بە هەمان شێوە بەڵام بەگشتی هەستی پێ دەکەی کە وردەوردە خەڵک زیاتر کۆ دەبێتەوە و بەرەو شوێنی خوان دەڕۆن بەڵێ کارزان سوپاس سەرهەنگ بەرزان لە برۆکسل ئێستا چی هەیە وردەوردە قەرەباڵغی زۆرترە بێت بە پێچەوانەوە کارزان بە پێچەوانەوە لێرە لەبەرەوەی حکوومەتی بەلجیکا بە فەرمی ڕایگەیان کە هیچ ئاهەنگێک بەڕێوە ناچێت و هەروەها هیچ یاریەکی یاری ئاگرین هەڵ نادرێت هەر بۆیە هاوڵاتانی ئێرە دیارە ئەو گەشتیارانش کە هاتوونەتە ئێرە ئەمڕۆ ئەو پەیامەیان پێگەشتووە هەر بۆیە بە پێچەوانەی وڵاتانی لەندەن و فەڕەنسا وردەوردە ئۆکوە بیندرێت خەڵکی چۆڵیەکات لێرە لەوانەیە پێچێت سەردانی شوێنە دیارەکانی برۆکسل بکەن وەکو ئێرە گراند پلاس هەروە دێربروکەر بۆرس هەروە پەرلەمانی ئەوروپا و هەنێ شوێنی تر بەڵام لە ڕاستیە کارزان وەکو بەریتانیا وەکو لەندەن و پاریس نابێت لەبەرەوەی وەکو خۆتان ئەزانن لە ئێستادا پلەی مەترسی ئاگادارکردنەوە لێرە لە برۆکسل لە پلەی سەیە هەر بۆیە ئەمە وای کردووە کە حکوومەتی بەلجیکا ئەو بڕیارە بدات بە هیچ شێوەیەک ئەمشۆ هیچ ئاهەنگێک هەروەها هیچ یارێکی ئاگرین هەڵنادرێت هەر بۆیە ئەو هاوڵاتانێک کە ئێمە پرسیارمان لێکردوون ئەو گەشتارانش کە هاتوونە تێرە باسییان لێوە کردو ئەوان تەنیا ئەمڕۆ یاخود ئەمشۆ هەوڵەدەن بڕۆنە کافتریاکان بڕۆنە ڕێستۆرانت هەروە بڕۆنە نادیەکان لەوێ گفتگۆ بکەن هەروە خواردن و خواردنەوە ئەوانە بتوانن ئەمشۆ کاتێک بەسەر بەرن یاخود ئەو گەشتارانەی کە وەکو باسم کرد لە وڵاتانی ترەوە هاتوون باسییان لەوە کرد کە ئەوان لە هوتێل دەمێنەوە لەوێ هەوڵەدەن خواردن و خواردنەوە و کاتێکی خۆش ئەمشۆ بەسەر بەرن بە شێوەیە گشتیوەکو ئەبینن لێرە هاوڵاتیان تەنیا دێن لێرە ڕسم ئەگرن هەروەها دیارە گفتگۆەکان هەروە دیارە سەیری مانزەڕەکان یاخود ئەو دیمەنە مێژویانەکەن کە لێرە لە برۆکسل کۆبوونەتەوە بەڵە کارزان بەڵێ سوپاس بۆ بەرزان حەسەن لە برۆکسل بەڵێ بەرەزان هەروەکو زانیاریەک دیارە لە ئێستادا لە 235 شاری گەورەی جیهاندا یەکە واتە لە ساڵی نوێدان بووە بە ڕۆژێکی نوێ یەکەم ڕۆژی نوێی ساڵی نوێ دیارە بەڵام لە 400 شاری دیکەی جیهاندا لە ئێستادا سیوەکی مانگە واتە هێشتا نەچوونەتە نێو ساڵی نوێەوە بە پێی جیاوازی کاتەکان دیارە لە کاژمێرێکەوە بۆ کەمتر لە کاژمێرێ بۆ چەند کاژمێرێکی ماوە کە بچنە نێو ساڵی نوێەوە ئەمەش بە پێی ئەو جیاوازی کاتەکە لە دنیادا هەیە بە پێی وڵاتان و شار و شارۆچەکانی دنیا بەڵام وەکو ئەمەژەم پێکرد لە 235 شاری گەورەی جیهاندا ئێستا لە 2016 واتە هاتچوونەتە نێو ساڵی نوێەوە بەڵام لە 400 شاری دیکەی جیهاندا هێشتا سیوەکی مانگە واتە ساڵی نوێ دەستی پێ نەکردو هێشتا هەر لە 2015دان بە پێی جیاوازی کاتەکانیش دیارە
بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستان کەمتر لە 10 خولەکی ماوە بۆ ئەوەی بچینە نێو ساڵی نوێەوە و لە چەند شار و شارێکی دیکەی وڵاتێکی دیکەی دنیادا چەند کاژمێرێک یاخود کاژمێرێکیان کەمتر لە کاژمێرێکی ماوە بۆ ئەوەی پێ بخەنە نێو ساڵی نوێەوە. بەرحاڵ دەمەوێت بچمە سان پێترسبۆرگ بۆ لای ڕێبوار کەمال ئەگەر ئێستا لەگەڵمان بێت. بەڵێ دەچمە لای ڕێبوار کەمال لە سان پێترسبۆرگ. ڕێبوار سلااوت لێبێ لە لای ئێوە چۆن دەگوزەرێ هاوڵاتیان چۆن ئەم دو ساتانە بەڕێ دەکەن بۆ چوونە نێو ساڵی نوێ. هیچ مەترسیەک حاڵەتێکی ئەوریقایەتمە ڕووی نەداوە ئەوەی تاکە بۆ خەتا سێر بکان نەستەوە کارێک زۆر خەڵک هاتووە زۆر خەڵک یاری هاتووە چاودەری ئەو ساحە گەورەیە هەمووی بە پۆلیس و هەموو بە ئاسایش گیراوە سەرجیوە بە باشتادا دەرانێ پێم ساردا كيف دقيقة بو دوسي سريسال كيف دقيقة لروسيا لشاري صارت بالدور هنا روسو كيف دقيقة بو دوسي سريسال الزايين بەڵێ ڕێبوار دەنگت زۆر خراپە وێنەکەت زۆر باشە بەڵام من بەباشی دەنگی تۆم پێ نەگەیشت. بەرحاڵ هیوادارم لەبەرەوەی لەوە تێگەیشتم وتە چەند خولەکێکی کەماوە وێنەکەتە بێ بۆ ئەوەی دواساتەکان ببینین کە ماڵاوایی لە 2015 دەکرێ و دەچینە یاخود دەچنە ساڵی نوێوە. لە هەرێمی کوردستانیش دیارە بە دیاریکراوی لە ئێستادا 7 خولەک ماوە بۆ ئەوەی بچینە ساڵی نوێ واتە 7 خولەک لە 2015 ماوە لە ئێستادا لە پاژەوە دەبێتە ساڵی نوێ کە ساڵی 2016 ئەمەی کە ئێستاش دەیبینن ئەو وێنەکانی لەندەنە کە ئامادەکاری دەکرێت و هاوڵاتیان هاتوونەتە سەر شەقامەکان بۆ ئەوەی دوایین ساتەکانی دوایین کاتژمێرەکانی ساڵی 2015 بەڕێ بکەن و لە بەخێرهێنانی ساڵی نوێدان یاخۆ 2016دان. بەڵێ دیارە وێنەکانی پێشووتر ئەوە وێنەی لەندەنی پایتەختی بەریتانیا بوون. ئەوەی کە ئێستاش دەیبینن ئەوە وێنەی برۆکسلی پایتەختی بەلجیکایە و بە دیاریکراوی ئەو شوێنە وەکو پامنێرمان ئاماژەی پێکرد پێی دەوترێت گران پالاس کە شوێنێکی مێژوویە لە بەلجیکا و هاوڵاتیان ئەو ئاماژەی بەوە کرد کە لە تەواوی دنیاوە ڕوو دەکەنە ئەو شوێنە بۆ بەڕێکردنی دوایین ساتەکانی 2015. بەڵێ ئەوەی کە ئێستا دەیبینن ئەوە ڕاستەوخۆ مۆسکۆیە کە هاوکاتە لە ڕووی کاتەوە لەگەڵ هەرێمی کوردستاندا نزیکن بەوەی کە ساڵی 2015 تێدەپەڕێنن و دەچنە ساڵی نوێوە. دیارە چەند خولەکێکی دیکە دەبێت بە ساڵی نوێ دەبێت بە 1/1/2016 دیارەمە بۆ مۆسکۆش یاخود نزیکە لە هەرێمی کوردستانەوە واتە لەگەڵ گۆڕانکاری لە ساڵی بەجێشتنی 2015 و بەخێرێنانی 2016 بۆ مۆسکۆ هەمان شێوەیە لەبەرەوەی لە ڕووی کاتەوە هاوکاتن یاخود نزیکن لێکەوە ڕەنگە چەند خولەکێکی کەم جیاوازی هەبێ. بەرحاڵ ئەو وێنەی کە ئێستا دەیبینن ئەوە مۆسکۆیە.
Почти дошли. Наоборот, я говорю, будет салют лучше. Кто крепко? Так трясется. Надо расслабиться. Давай. Давай.
Это не то, давайте. Если что, я сюда подойду. Все, на завтра ехать. Где-то вот здесь вот. Уже все. Да я хотела лишь подать. Все.
secondary audio. It is live service. بەڵێ بەڕێزان دیارە ئێستا چەند خولەکێکە یاخود زیاتر لە دە خولەکە کە ئێمە چوینەتە نێو ساڵی نوێەوە واتە لە یەکەم ڕۆژی ساڵی 2016 داین هەر بۆیە بۆ بۆنەوەیەوە پیرۆزبایی ساڵی نوێ لە تەواوی بینەرانی NRT و لە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین. زۆر بە تایبەت پیرۆزبایی تایبەتی NRT هەیە بۆ پێشمەرگە قارەمانەکان کە لە ئێستادا لە بەرەکانی جەنگن بۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان. بەرحاڵ من دەچمە لای هێرش قادر پەیامنێرمان لە هەولێر. هێرش ئێستا کە چوینەتە ساڵی نوێوە من و تۆ پێکەوە لە یەکەم ڕۆژی ساڵی 2016دا پێکەوە قسە دەکەین. هاوڵاتیان چی دەڵێن و هیچ کۆبوونەوەیەک هەیە هاوڵاتیان دڵخۆشی خۆیان دەردەبڕن بم بۆنەوە با یەکەم کەسیش بی کە لێرەوە من پیرۆزبایی دێ بکەم هێرش. بەڵێ کارزان پیرۆزبایی لە تۆ لە سەرجە پێشبینیەکان لە بەرەی جەنگ و لە سەرجەم کارمەندانی NRT-ەکەم ئێستا من لە یەکێک لەو شوێنانم کە لە شاری هەولێر ئاهەنگی سەری ساڵی پێوە دیارە ئەگەر هاوکارەکەم پیشانی بدات ئێستا ئاگرینەکان یاری ئاگریەکان بە ئاسمانی شاری هەولێرەوەن وەلەو شوێنەی کەم ئەوە چ شوێنێکە هێرش ئەو شوێنەی تۆی لێ چ شوێنێکە گەڕەکی کارزان گەڕەکی شۆڕژ لە شاری هەولێر یەکێک لە مۆڵەکانی شاری هەولێر کە ناوی مێگامۆڵە ئاهەنگی تێدا گێڕاوە و لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا لە بەردەم ئەم مۆڵە ژمارێکی زۆر هاوڵاتی شاری هەولێر هاتوونەتە ئێرە و ئاگری یاری ئاگرین بە ئاسماندا هەڵدەدەن ئەگەر کارزان هاوکارن بێ ئاسمانی شاری هەولێرمان بۆ بگوازێتەوە کە ئێستا یەک پارچە ئاگرینە لە بەردەم مۆڵی مێگامۆل لە گەڕێکی شۆڕش هاوڵاتیان لێرە جیاواز لە شوێنەکانی دیکەی شاری هەولێر خۆشحاڵی خۆیان دەردەبڕن لە ساتەوەختەکانی چوونە نێو ساڵی 2016ەوە ئێستا یاری ئاگرینەکان بە ئاسمانی شاری هەولێرەوە دیارن وە دەبینێن وەکو شارەکانی وڵاتانی جیهان کە خۆشی و شادی خۆیان دەبڕیوە. کارزان هەرچەندە بارانێکی زۆر لە شاری هەولێر دەبارێت و بە بەردەوامی باران دێتە خوارەوە بەڵام ئەو هاوڵاتیانی کە لێرەدان ڕێگر نەبووە لە بەردەم خۆش و شادی ئەم هاوڵاتیانەدا و هاوڵاتیانە هەم لە ژوورەوە لە ئاهەنگەکەدا خۆشی دەردەبرن ئاڵپەرچێ دەکەن و لەگەڵ خەڵکانی بیانیتیایە هێرش یان هەموو هاوڵاتیانی کوردن و دانیشتووی هەولێرن یان خەڵکانی دیکەش و بە تایبەت خەڵکانی شارەکانی ناوەڕاست و خوار و عێراق بوونیان هەیە لەوێ؟ بەڵێ کارزان بەدڵنیاییەوە جگە لە هاوڵاتیانی شاری هەولێر ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی عەرەبی پێدایە کە لە ئێستادا لە شاری هەولێر نیشتەجێن و ئەو هاوڵاتی عەرەبانی خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق ناتوون لە شاری هەولێر و لەم شوێنەدا خۆشحاڵی خۆیان دەردەبرن و ژمارەیەکی زۆر هاوڵاتی ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل بە بەردەوامی ئۆڕین لێ دەدەن بە بەردەوامی بە شەقامەکاندا دەڕۆن بارانەکە هەتا بێ خوڕ دەبێ و گەرم و گوڕی هاوڵاتیانی شاری هەولێریش بۆ دەربڕین و هاتننی و ساڵی نیوە خۆشتر دەبێت. ئاسمانی شاری هەولێر ئاگرینەکان بەردەوامە هەرچەند وەکو خۆشت ئامازت پێکرد نزیک بە سارێکێکە چوونێتە ساڵی نیوە بەڵام یاری ئاگرینەکان بەردەوامە و لە ژووریشەوە کەیف و سەفا و خۆشی هاوڵاتیان لەگەڵ گروپە مۆزیکەکەی کە لە ژوورەوەیە بەردەوامی هەیە کارزان. بەڵێ سوپاس بۆ هێرش قادر سوپاس بۆ گەیاندنی زانیاریەکان. ئەگەر ئامادە بێت دەچمە لای کاروان محەممەد پەیامنێرمان لە جنێف. کاروان گوێت لە منە؟ کاروان دەمەوێت بزانم لە جنێف ئێستا چی دەگوزارێت هاوڵاتیان چۆن سەرقاڵی بەڕێکردنی دواساتەکانی 2015 بەڵێ کارزان لە جنێف خەڵکێکی زۆر لە چواردەوری دەریاچەی جنێف کۆبوونەتەوە کە جێی جێڕانی ئاهەنگەکانی سەری ساڵە لێرە پۆلیس سەرجەم شەقامە سەرۆکیەکان کە دێنەوە سەر دەریاچەی جنێف هەمووی هاتوکێتێدا قەدەغە کردێ بۆی جێیەکی تەواو بۆ هاوڵاتیان هەبێت لێرە کە بەشداری جەژن بکەن بە چواردەوری دەریاچەی جنێفدا
شوێنی ئاهەنگ ئامادە کراوە و هەروەها شوێنەکان هەموو ڕاپێنراونەتەوە تقریباً سەعاتێکی 40 دقەیەکمان ماوە ئێمە بۆ بچینە ساڵی نوێوە ئەوەی دەبێت لەسەر شەقامەکانە بوونی میوانێکی زۆری فەڕەنسیە کە لە فەڕەنسا هاتووەوەی ئەوەی کە ئاهەنگی سەری ساڵ لە فەڕەنسا ئەم ساڵ بە شێوەیەکی وا ناگێڕێت خەڵکێکی زۆری فەڕەنسی هاتوونە کە ناو جنێت جێڕانی ئاهەنگ هەروەها پۆلیسی بە شێوەیەکی بەرچاو شەقام و فڵانەکانی کۆنترۆل کردووە بە شێوەیەکی تۆڤێک چڕتر لە جاران پۆلیس لە شەقامەکاندا دەبێت بۆ ڕێگری لە ئەگەری ڕوودانی هەر حاڵەتێکی نەخوازراو یانە شەوانەکان و ڕستۆرانتەکان و هۆتێلەکان لێرە هەمووی ئاهەنگی تایبەتی تیا بە بۆنەی سەری ساڵەوەی ئەو خەڵکەشکە لە شەقامەکانان هەمووی لە چواردەری دەریاچەی جنێف کۆبوونەتەوە لە چاوەڕوانی هاتوونی سەری ساڵدان و کاتن کە ئاهەنگی جێڕن لە ناو دەریاچەکەشدا بە هەمان کۆمەلێک کەشتی وەساری ئاگرینەکانە تەقریباً نیو سەعات پێش کۆتاییاتی ساڵی 2015 تاوەکو کاتەکە کۆتایی دەبێت بەم شێوەیە خەڵک ئامادەکاری تەواوی کردو و شەوقڕۆق بە خەڵکەوە دەبێت بە خۆشحاڵی و لەسەر شەقامەکانن هەرچەند بەڵێ سوپاس بۆ کاروان محەممەد دیارە من گرفتم هەیە لەوەی کە پیرۆزبایی لە تەواوی پەیامنێرانی NRT بکەم چونکە لە بەشێکی زۆر لە شارەکانی دنیادا NRT پەیامنێری هەیە و لە هەندێک لەو شارانەدا دیارە هێشتا نەچوونەتە نێو ساڵی نوێەوە بەڵام دوجار کە ئەوانیش چوونە ساڵی نوێەوە لە ئێستەوە پیرۆزباییان لێ دەکەین دەچینە لای وێنە ڕاستەوخۆکانی سلێمانی کە لە ئێستادا بۆ وەکو بەخێرهێنانی 2016 دیارە خۆشحاڵی هاوڵاتیان و یاری ئاگرین دەبینرێ بەڵام ئەوەی جێگەی سەرنجە نەبوونی کارەبایە کە زۆرتر ڕووناکی تەنیا ئەو یاریە ئاگرینانن ئەگەر وێنەکە باشتر نیشان بدرێ بەڵێ ئەوەی جەسەرنجە و ئێستا یاری ئاگرینە ئەمە شاری سلێمانیە کە ئێستا هاوڵاتیان بە بۆنی یاخود خۆشحاڵی خۆیان نیشانەدەن بە هاتنی ساڵی نوێ کە ساڵی 2016ە بە زۆکو ئاماژەم پێکردیانی ئەوەی کە جێگەی سەرنجە نەبوونی ڕووناکیە واتە کارەبانیە ئەوەی کە دەبینرێت تەنها ڕووناکی یاریە ئاگرینەکانە زۆرتر و هاوڵاتیانیش بەدی دەکرێت بەڵام لەبەرەوەی تاریکە کەمتر ئەوان دیارن لە وێنەکەدا بەڵێ ئەو وێنانی کە ئێستا دەیبینن دیارە وێنەی هەولێر و سلێمانیە ڕاستەوخۆ ئێستا کە هاوڵاتیان خۆشحاڵی خۆیان نیشان دەدەن بە چوونە نێو ساڵێکی نوێوەکە ساڵی 2016ە
نازل نايف شيء داينا ناس بره استقيم لا وين takawa kan basar islam ya
بەڵێ دەچمە لای هەڵگورت سەمەد پەیامنێرمان لە پاریس. هەڵگورت لە ئێستادا هاوڵاتیان چی دەکەن بۆ تێپەڕاندنی دوایین ساتەکانی 2015؟ بەڵێ هەروەک دەزانن هێشتا لە پاریس نزیکەی کاتژمێر و نیوێک ماوە پێ بنێنە ناو ساڵی 2016 ساڵی نوێوە، بەڵام هەروەک ساڵانی دیکە وا دیارە ڕێژێکی زۆر بەتەمان ئەو ئاهەنگە بژێڕن کە نزیکەی دوای کاتژمێرێکی تر دەست پێ دەکا، وا بڕیارە نیو کاتژمێر بخایەنێ هەروەک لە گەشتی پێشووتری باسمان کرد کە ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخە تایبەتەی کە لە فەڕەنسا هاتۆتە پێش ئاهەنگەکان زۆر کورت کراونەتەوە و ڕاگەندراوە لەلایەن شارەوانی شاری پاریسەوە کە یاری ئاگرین نابێ. وا دیارە ئەم ساڵ شانبەشانی وەک هەموو ساڵەکانی دیکە شانبەشانی گەشتیاریانی دیکە چەند خێزانێکی کورد بەشداریان کردووە. یەک لەو خێزانانە ڤیۆلا خان و کاکشاکر کە بەشداریان کردووە دەمانەوێت گفتوگۆیشیان لەگەڵ بکەن. کاکشاکر ئەوە چەندەمین جارە کە ئێوە لە ئاهەنگەکانی سەری ساڵ لە پاریس بەشداری ئەو یەکەم ساڵەکە دێنە پاریس، بەس پێشتر هاتوین بەس بۆ سەری ساڵ نهات یەکەم جارمان دێنە پاریس. پێشتر سەری ساڵتان لە شێ کردووە لە وڵاتەکانی دیکە ئەگەر کردبێت؟ لە ئەڵمانیا کردومانە، لە بریتانیا کردومانە، لە ئێرلندا، ئەو جارش پاریس، ئەو ساڵیش پاریس بوو. جیاوازی هەیە با بڵێن بەتایبەت ئەم ساڵ بارودۆخی پاریس هەروەک دەزانن تایبەتە، ینی هاوڕەکانتان چیان پێوتن کاتێک بڕیارتاندا بێنە شاری پاریس ئاهەنگی سەری ساڵ بکەن؟ بەڵێ ڕاستە کاتێک کە بڕیارمان دەبێنە پاریس لای برادەرەکانمان دۆست و برادەرەکانمان باسمان دەکرد زۆریان پێسەیر بوو، ینی کەوا دێنە پاریس دەترس دەیانگۆ کو ناترسێنن گۆ دەستنە پاریس و لە بەرتەقینەوەوانە، بەس کە ئێستا هاتینە زۆر زۆر ئارامە، ینی شڕتە و عسکەر و چتیوارە ناو بازار دەبینی بە زۆر بە کەمیە و بارودۆخی زۆر زۆر ئارامەوە سێم ڕۆژوانە لێرەینە زۆر زۆر ئارامە. زۆر سپاس. بەڵێ کارزان هەروەک دەبینن ڕێژێکی زۆر پەیتا پەیتا خەڵک دێنا ئەو مەدانانە بەتایبەت ئێرە سەرەتای شەقامی شانزەلیزەیە بەرەبەرە قەرەباڵغ دەبێ چاوەڕێ دەکرێت هەڵگۆرتم کرد ماوەیەکی کورد دەبێ. بۆچی لە پشتی تۆ یانی تاریکی زۆرە تۆ دووری لەو شوێنەوە یان بۆ خۆی سروشتی و شوێنە وایە کە تاریکە ڕووناکی کەم لێیە؟ بێگومان من هەوڵمدا کە شوێنێک نیشان بدەم کە بەتایبەت سەرەتای شەقامی شانزەلیزێ ئێرە لێرەوە خەڵکەکە دەستنە ناو شەقامەکە، بەڵام لەو سەرەوە ڕێژێش یەکجار زۆر پۆلیس وەستاون کەمتر ینی تێپەڕبوون تۆزێک زەحمەتە و لە پشتیش وەک دەبینن بورجی ئیڤڵ دیارە چەند ساڵە یاری ئاگرین لە دەوروبەری بورجی ئیڤڵ ڕێک لەو شوێنە کە من وەستاوم لە پشتمەوە یاری ئاگرین ئەنجام دەدرا و هەروەها لە سەرەتای شەقامی پاریس، بەڵام ئەم ساڵ بڕیار درراوە کە یاری ئاگرینەکان ئەنجام نەدرێن. بەڵێ سوپاس بۆ هەڵگورت سەمەد پەیامنێرمان لە پاریس. بڵێ دەچمە لای کاوە عەبدولقادر لە هەولێر. کاوە سڵاوت لێبێ، ئێستا لە چه شوێنێکای و چی دەگوزەرێ؟ هاوڵاتیان چی دەکەن بۆ دەربڕینی خۆشحاڵی خۆیان کە چوونەتە ساڵی نوێوە؟ بەڵێ سڵاوتان لێبێ، ساڵی نوێتان پیرۆز بێت. دیارە زیاتر لە نیو کاتژمێر بەسەر ساڵی نوێ تێپەڕ دەبێ. لە ئێستادا دەبینین لە شاری هەولێر ئێمە لە یەکێک لە مۆڵەکانی شاری هەولێرین، دەبینین ئاهەنگگێڕانی هاوڵاتیانی شاری هەولێر لە بەشێک لە ناوچەکان یاخود لە بەشێک لە گەڕەکەکان یاخود لە بەشێک لە مۆڵەکانی شاری هەولێر بەردەوامی هەیە، وەکو دەبینین لە پشتمەوە شایی و هەڵپەرچەی گەنجانی شاری هەولێرە لێرە لە یەکێک لە مۆڵەکان. وەکو پێشتر هاوکارانم باسییان کرد کە هیچ مەراسیمێکی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێم یاخود لەلایەن ئیدارەی پارێزگای هەولێرەوە ئەنجام نەدرا بەهۆی ئەو بارودۆخێکەوە هەبوو، بەڵام خەڵک یاخود کۆمپانیاکان یاخود مۆڵەکان لە چەند شوێنێکی جیاوازی شاری هەولێر یادی سەری ساڵی نوێیان کردەوە، ئەویش بە هەڵپەرچێ بە هەڵدانی یاری ئاگرین بە چەندین نمایشی جۆراوجۆر کە تا ئێستاش وەکو لە پشتمەوە دەبینێن نمایشەکان و شایی و هەڵپەرچەی هاوڵاتیان بەردەوامە و هاوڵاتیان بە جۆش و خەرۆشەوە پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. ئەو هاوڵاتیانەی
بێگومان ئەو هاوڵاتیان ئێمە بەستمەکە لێرە ئامادەن وە هاوڵاتیان هیوەخوازن کە ساڵی نوێ ساڵی 2016 جیاواز بێ لە ساڵی 2015 بە ئەویش بە کۆتاییهێنان بەو قەیرانانەی کە لە ساڵی 2015 بەڵێ سپاس دەکەم سەرکەوتنی هێزی پێشمەرگە سەرکەوتنی یەکجارەکی هێزی پێشمەرگە و کۆتاییهێنان بە قەیرانی دارایی و کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان کە بێگومان سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نیگەران کردووە. ئێستا شای و هەڵپەرچیەکان بەردەوامە من دەمەوێ دواتر دەگەڕێمەوە لات بۆ ئەوەی هاوڵاتیان وەربگری. بەڵێ ئێستا ڕاستەوخۆ دەچینە وێنەکانی یاخود چەند دیمەنێکی شاری سلێمانیتان بۆ دەگوێزینەوە و دواتر بەردەوام دەبین لە ڕووماڵەکەمان. بەڵێ ئێستا ئەو وێنانی کە دەبیننەوە شاری سلێمانیە کە وەکو ئاماژەمان پێکرد پێش و تریش هاوڵاتیان بەوەی کە چوونەتە نێو ساڵی نێوە خۆشحاڵی خۆیان دەردەبڕن زۆرتر بە هەڵدانی یاری ئاگرینە کە ئێستا لە وێنەکاندا دەبینرێت. Just for video. صورة
ڕۆماڵەکەمان لە کۆتاییەکانی 2015دا دەستی پێکرد و لە سەرەتاکانی 2016دا کۆتایی پێدەهێنین. ساڵی نوێتان پیرۆز بێ و هەمیشە NRT لەگەڵتان بەردەوام دەبێت. هەر شاد بن.